الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. وشيبسكانم زۆر جار پرسیارەکرێت لەسەرەوەی چۆنیەتی دەستنوێژی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یا چی جۆرە دەستنوێژێک لای خوا دروستە و چی دروست نییە. بالفعل ئەم پرسیارە جێی خۆیەتی، چونکە من خەڵکم بینیوە 50 ساڵە نوێژەکە، تەمەنی 70 ساڵە 50 ساڵە نوێژەکە، کاتێک کە کوڕەکەی پێ ئەڵێ بابەگیان ئەو دەستنوێژەی تۆ ئیگری دەستنوێژی شەرعی نییە، تۆ ڕائەبێت و ئەڵێ من 50 ساڵە نوێژەکەم تۆ فێری دەستنوێژ مەکەی. زۆر جار ئەم پرسیارە ئەکرێ، بۆیە من حەزەکەم ئەمڕۆ ئینشاء الله دەستنوێژی پێغەمبەری خواتان صلی الله عليه وسلم عرض بکەم. بەڵام پێشا بێ بزانین دەستنوێژ دوو صفەتی هەیە. صفەتی ئەوەی کە وەکو بڵی لایکەمەکەی کە دروستە لای خوای پەروەردگار، کە خوای تعالی لە قورئانی پیرۆزە لە سوورەتی ئەلمائیدەیە باسی دەستنوێژی کردووە. ئەفەرمێ یا ئەیها الذین آمنوا إذا قمتم إلى الصلاة فاغسلوا وجوهكم وأيديكم إلى المرافق وامسحوا برؤوسكم وأرجلكم إلى الكعبين. في أم آية زنان من فرمويانا شش ركن هيا لدزنوجا شش ركن هيا لدزنوجا پێویستە هەبێ. ئەگەر ئەم شەش ڕوکنە نەبێ دەستنوێژەکە دروست نییە. واتە لای کەمی دەستنوێژ ئەبێ ئەم شەش شتەی تیا بێ. ئەمە زۆر گرنگە. یەکەم ئەبێ نیەتت هەبێ ئیدا قمتم إلى الصلاة، ئەگەر نیەتتان بۆ هەڵسن بۆ نوێژ دەستنوێژ بگرن، یعنی دەستنوێژگردن کەوابوو نیەتی دەستنوێژگردن زانایان ماوەتێنە بەبێ نیەت دەستنوێژ دروست نییە. یعنی ئەگەر ئینسان هەموو ڕوکنەکانی دەستنوێژیش بکە، ئەگەر نیەتی دەستنوێژ نەبێ بۆی حساب نییە و بە دەستنوێژ حساب نییە. دوای ئەوە دەمچاوت بشۆیی لەو شوێنەوە کە توک دەرەچێ، عادەتەن هەتا ژێری چەناکە و لەم لای گوێ و هەتا ئەم لای گوێ هەمووی بشۆیی یەکجا. هەروەها باڵی تیش بشۆی لەگەڵ قورناسکە، باڵتیش بشۆی لەگەڵ قورناسکە یەکجا. هەروەها باڵی تەمان باڵی ڕاست و باڵی چەپ. مەسحی سەرت بکەی. هەندێک لە زانایان وتوانە مەسحی سەر ئەوەیە ئەوەنە دەستی پیابێنی، بەس لە ڕاستیە پێغەمبەر صلی الله عليه وسلم قەت وای نەکردووە ئیلا مەگەر عەمامە لە سەریا بۆ بێ. ئەو جا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەندێک لەوەی کە لە دەرەوەی عەمامەکەیە و لەگەڵ عەمامەکەیە مەسحی کردووە، یعنی لەگەڵ عەمامەکەیە مەسحی کردووە. یعنی ئەگەر سەرت ڕوت بێ ئەبێ هەموو سەرت مەسح بکەی لە پێشەوە تا ئەیبێتە پشتی سەر و ئەهێنیتەوە. ئەوە دەستنوێژی صحیحە. هەروەها پێتیش بشۆی، پێکانیشت بشۆی. زۆر گرنگە پێت بشۆی. هەنێک کەس وا تێگا کە پێ لەبەرەوەی کەوتۆتە دوای مەسحی سەر، یعنی پێش ئەتوانی مەسح بکەی بەبێ خوف و جۆراب. نابێت، مەگەر خوف لە پێت هەبێ ئەو جا ئەتوانی مەسح لەسەر پێ بکەی. ئەگینا ئەگەر خوفت بە دەستنوێژ لە پێ نەکردبێ بە پێیپەتی مەسح بکەی دروست نییە. و لە کۆتاییشە ئەمەی کە باسمان کرد بە ڕیز بەو شێوەی کە لە قورئانە خوای گەورە ڕیزی کردووە، واتە پێشان نیەت، ئەمجا دەم و چاو، ئەمجا باڵ، ئەمجا مەسحی سەر، ئەمجا پێشوەردن. ئەمانە زۆر گرنگە ئێمە هەمویان بە تەرتیبەوە ئەنجام بدەین. ئەمە صفەتی یەکەم. لای کەمەکەی دەستنوێژ ئەبێ وابێ ئەو جا پێوتێ دەستنوێژی دروست. ئەگەر بمانێ دەستنوێژی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم فێر بین وەکو چۆن پێغەمبەر بە سنەت و بە فەرزەکانیەوە کردوێتی، حەدیثی ئیمامی عوثمانمان هەیە و چەندین حەدیثی ترشمان هەیە لەسەرەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن دەستنوێژی گرتووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێ دەستنوێژی گرتووە پێشا نیەتی دڵ زۆر گرنگە. دوای ئەوە بسم الله کردووە، بسم الله. ئەمجا لەپت سێ جار بە جوانی بشۆی، لەپت سێ جوار بە جوانی بشۆی. ئەمجا ئاو هەڵدەیتە دەمتە سێ جار. ئەگەر بکرێ سیواکیش بەکاربێنی زۆر چاکە، ئەوش هە سنەتە لەولا ئەن ئەشق عەلی ئومەتی لەئەمەرتهم بالسیواک. سیواکیش بەکاربێنی. ئەمجا ئاو هەڵدەیتە لووت تا هەڵی مژیت و دەری کەیتەوە بە دەستی چەپ، ئەمەش سێ جار. ئەشتوانی بە یەک گوێل ئاوی بکەیتە دەم تا بکەیتە لووت تا و دەری کەیتەوە. ئەویشمان هەیە لە هەندێک ئەحادیثە هاتووە. پاشان دەمچاوت بشۆی سێ جار، پاشان باڵت سێ جار، باڵی ڕاست. ئەمجا باڵی چەپتیش سێ جار. لە سێ جار زیاتر مەکەن برا بە ڕێزەکانم، خوشکە بە ڕێزەکانم، سێ جار زیاتر
تعدایە بەڕاستی لە سونەت لات داوە. ئەمجا دوای باڵیش مەسحی سەرتەکەی هەندێک لە عولەما وتوانە یەک جار هەندێک شەڵێن تا سێ جاریش هەر سونەتە. ئەمجا جارێکی تر دەسەدێتە بەر ئاوەکە و مەسحی گوێچکتەکەی مەسحی هەردوو گوێ، ئەم پەنجەی شایەتمانە خەیتە ناو گوێت دیوی ناوەوەی و ئەم پەنجەشە بۆ دیوی دەرەوەی مەسحی پێەکەی. ئەمجا لە دوای ئەوە کە ئەمە تەواو کرد ئەمجا پێتە شۆی سێ جار لەگەڵ گوێزەنگەکانە تۆپەخڕەکە دەسەخەیتە ناو پەنجەکانی پێت، پێشا پێی ڕاستە سێ جار، ئەمجا پێی چەپت سێ جار. ئاگاتانیش لێ بێ ڕیشیش کاتە دەمچاوە شۆری ئەگەر ڕیشت هەبوو ڕیشت تەنک بوو دەستی پیادێنی و ئاسایی، ئەگەر ڕیشتیش پڕ بوو سنەتە ئینسان سێ گوێل ئاو بخاتە ژێر ڕیشی و دەست خاتە ناو ڕیشی. بۆ پەنجەکانی دەستیش ئەمیش لە کات دەست شۆردنە گرنگە. ئەمانە سنەتی پێغەمبەرن صلی الله عليه وسلم. بەم شێوەیە پێغەمبەری خوا دەستنوێژی گرتووە. دوای دەستنوێژەکە سنەتە بڵێ أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله اللهم اجعلني من التوابين واجعلني من المتطهرين. هەر کەسێ ئەمە بڵێ هەر هەژ دەرگاکەی باشتی بۆ ئەکرێتەوە، لە هەر کامەوە چێتە ژوورەوە ئەتوانێت بچێتە ژوورەوە. دوای دەستنوێژکردن سنەتە دوو ڕکات نوێژی دەستنوێژ بکەی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثەکەی ئیمامی عوسمانە هاتووە فەرمان کەسێ بەم شێوەی منە دەستنوێژ بگرێ پاشان دوو ڕکات نوێژ سنەتی دەستنوێژ بکە لەگەڵ نەفسی خۆیان قسە نەکا، خوای تەعالی لە هەموو گوناحەکانی خۆشە بێ. ئەمە دەستنوێژی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. بیرتان نەچێ ئەوەی یەکەمیان فەرزەکانە و دەستنوێژت دروستە بەو شێوەیەش بیکەی، بەڵام ئەگەر ئاو هەبوو مەجالت هەبوو بەم شێوەی دووەمە بەم سیفەتی دووەمە فەرزەکانی و سنەتەکانی دەستنوێژ جێبەجێ ئەەکەیت و خێرەکەتیش زیاتر ئەگا. خوای تەعالی لە گوناحی هەموو لایەکمان خۆش بێ. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبركاته.